سڵاوتان لەبێ ئەزیزان بەراورد بە ژیانی ئێستا بەڕابردوو ئەو پەندە کوردەی هێناوەتە ئارەوە کە دەڵێت ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار ئێمە دەپرسین سەرەڕای سەختی بارودۆخی ژیان لە ڕابردوو تا و بارودۆخی دارایی خێزانەکانیش خراپتر بوو بەڵام ژیان خۆشتر بوو ڕێژەی تەلاقیش کەمتر بوو ئێستا سەرەڕای و ئاسانکاری لە ژیانە و بارودۆخی خێزانەکانیش باشە بەڵام ڕێژەی تەلاق تا بێ لە بەرزبوونەدایە هۆکاری ئەمە بۆچی لە هاوڵاتیان دەپرسین لەگەڵمان بن هۆکاری ئەوە هەمووی بۆ بێ ئیشەکە ئەگەڕێتەوە هەمووی بۆ بێ کەسابەتەکە ئەگەڕێتەوە خەڵق دڵی خۆش نییە زوو خەڵک دڵی خۆش و بە نانێکی وچکی تا ئەوارێ بۆ کێوە کەسابەت یەکردو ئێوارە هاتۆ ناو ماڵمەڵاتی خۆی دڵی خۆش بوو ئێستا تا ئێوارێ ئەگەر کەسابەتەکە کاسبیەکە هەچەند عیشەتەکەی بەشی ئەوەی ناکا بەشی کرێخانەکەی ناکا بەشی پیشەوی ژیانی ناکا لەبەرەوەی تر خەڵق ئێستا دڵی خۆش نییە هەچەند ئێستا پارە زیاتر بێ بەس ژیانەکە قورستر بووە ژیانەکە قورستر بۆ خەڵق ئێستا زۆر ناڕەحەتتر لە جارن زۆر باشتر بوو وڵی کەڕێتەوە بۆ بێئیشەکە هەتماوەیەک پارەیەک شتێکیان پێ کۆتایی پێێتت ناسەر پەنا بەنە بەر تەلاق و وەڵاهی ئەوسا ڕێزی گەورە هەبوو خەڵق شکر بوو بە هەموو شتێک بەڵام ئێستا خەڵق نەشکرانەی خوا ئەبژێرێ بڵێ من ئەمە هەیە خوا نەیبڕێ ئینجا دوای ئەوە جۆگرتن لە گەورەش زۆر شتێکی بایدارە بەڵێ جاران ئەگەر کێشەیە کەوتە هەنێ و بڵێن ژن و مێردێک ڕیسپیەکان ئەکەوتە بین پیا ماقۆڵ پیا ماقۆڵان ئەکەوت نەبین بە دوو قسە کێشەکە حەلاکرا وڵای هۆکارەوە بۆ ئەم اقتصادی و گرانی ئەگەڕێتەوە ئیتر ئێمە کوردستانێکی دەوڵەمەمان هەیە بەڵام پەیڕێوی ناکەین بە گۆڕی ئەو خەڵکە ئاوا دانیشتو لە وڵاتەکەمانە ئێمەش داوای ئەوەکە لە حکوومەت کەوات چای بخشێنە بەم خەڵکا بەم فەقیر و هەژارا و با ئیدارەی ئەو خەڵکە بدات و ئەو خەڵکەی لەگەڵ یابێوەکو دەوڵەتانی تریش ئێمەی بژین ئارە وەڵاوانە جنجاری و سەرقاڵی و خەم و خەفەت زۆر نەبوو ئەوەندە کوشن و بڕین زۆر نەبوو زۆرداری نەبوو ڕایەوەکی خێزانەکان بارودۆخی ئابووری و دارایان باش نەبوو بەڵام ئاسوودە بوون ڕێژەی تەلاق کەم بوو مێشک ئاسوودە بوو ڕەحم زۆرتر بوو زۆر ئاسایی بوو ژیان زۆر بەخۆشی دەڕۆی پەندەهەیە کوردەواری خۆمانەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار ساڵ بە ساڵ خۆزگە بەپار ئەمە شتێکە خۆمان بنیاتمان ناوە باشە ینی من ئەم قسەیە ئەەکەم لێشی مەسوولم تاکەکان بریتیە لەوەی تاکەکان بڕیاریان لەسەر ئەوە داوە کە هەموو شتێک بەویستی خۆیان بێ ئێدەین ئەمە ناکرێت تۆ بڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار ینی تۆ ئەیکیتە مێشکتوانێ عقلیەوە لاواعید قبوڵێکە کە ینی ئەبێ ساڵ پارت لەم ساڵ خۆشتر بێ شتێکی وابوونی نییە ئەکرێ بەیانیت 100 هێندی ئەمڕۆ خۆشتر بێ کەواتە ژیان نەوەستاوە ژیانیش بەردەوە ئەمە ئەوەی کە لە ڕابردووە بوو خواحافیزی بێ ئەوی لە ئایندەشا دیار نییە کەواتە بۆ ئێستا ئەژین بۆی ئەوەی کە ڕۆی لە ڕابردووە خۆزگەکانوانە هیچی بەرهەمی نەبوو بۆی پێویست ناکەوەندە خۆمان بۆ سەرقاڵ بکەین